بەهۆی وەڵام نەدانەوەی نووسراوێکی ئەنجومەن و پارێزگاری سلێمانی لەسەر ڕاگررتنی کارتی زیرەک و کارپێکردی پسوڵەی ژمارە 25 لەلایەن بەڕێوەبەراتی نەوت و گازی سلێمانیەوە 12 ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی داوا دەکەن لیژنەیەک بۆ لێکۆڵینەوە لە کارتی زیرەک و چۆنیەتی دابەشکردنی نەوت و ئەو کۆمپانیایەش کە دروستکردنی کارتی زیرەکی پێشپێدراوە پێک بهێنرێت. هاوکات لە بەرواری بیسینۆ با واژۆی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی داواکراوە لە بەرژەوەندی هاوڵاتیان بە پسوڵەی ژمارە 25 نەوت دابەش بکرێت. ئێستا کە کارتی زیرەک عەقدی بۆ کراوە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئاگای لێ نییە بە سەرپەرشتی ئەو نەبووە و پێشتر بە ئێمەیان ڕانەگەیاندووە. لە هەمان کاتە حکوومەتی هەرێم بە فەرمی لە ڕێی وەزاری سامانە سروشتەکانەوە بەڕێوەبەرایەتی بەرهەمنەوتەکانی هەر سێ پارێزگای هەولێر و دهۆک و سلێمانی ئاگادار کردەوە بە نووسراو کە وەزاری سامانە سروشتەکان پاڵپشتی حکوومەت ناکەیان پاڵپشتی پارێزگاکان ناکا بۆ پێدانی نەوت بە هاوڵاتی واتە بەشە لە نرخەکەی دابین ناکە بەرامبەر بۆی کە بە 40,000 بدرێ بە هاوڵاتیان. ئەگەرچی لە مانگی حەوتەوە پارێزگاری سلێمانی بە بڕیارێک دابەشکردنی نەوتی بە کارتی زیرەک ڕاگرتووە بەڵام بە وتەی بەڕێوەبەری نەوت و گازی سلێمانی ئەو بڕیارەیان پێ نەگەشتووە و بۆیە جێبەجێیان نەکردووە بەڵام سەرچاوەیەکەوەی پشتڕاست کردەوە کە نەوت و گازی سلێمانی بڕیارەکەیان پێگەشتووە بەڵام ئامادە نین جێبەجێی بکەن. جێبەجێ نەکردنی ئەو بڕیارەش مانای وایە کە بەشە نەوتی 462,000 پسوڵەی ژمارە 25 هاوڵاتیان دەفەوتێت بە هۆیشەوە ناڕزایی هاوڵاتیان و کڕیارانی پسوڵەکانی لێکەوتوێتەوە. هیچ ئەمان تەنە هۆکارێک ئەڵێن ئێمە ئەم جارە بە کارتی زیرەک ئەین با 24 و 25 بمێنێت لە ئەمان کاتی 24 و 25 ڕەفس ئەکەنەوە ئەی سووتێنن لەبەر چی لەبەر پارەکە و لە بەرژەوەندی کیە لە بەرژەوەندی ئەگەر حکوومەت بۆ میلەتێتی میلەت ئەمە بۆ ئەو ئیسفادەیە بە پسوڵەکەی خۆی کار بکرێت ئەم پارەک و ئەکرێتەوە بۆ کێیە لێرە گرنگەوەی پارەکە و ئەکرێتەوە 5 میلیۆن دلار و ئەکرێتەوە بە کارتی زیرەک مشکلە ئێمە حکوومەت ئەوەی بە کوردەکەی ئیتر ئەڵێ قسە 1000 دوانی بەکارە ئێمە مشکلە ئەوانە 5 میلیۆن دلار کۆکەنەوە ئێمە ئەمانە مافی شەرعی خۆمان 3 میلیۆن و پارەی گیراوە 3 میلیۆن دلار کۆ کراوەتەوە بە پسوڵەی 24 و 25 پارەی ئەو خوراوە ئێستا ئەیانە پارەی کارتی زیرەکەش بخۆن پسوڵەکەی ئێمەش ڕەفسکەنەوە. بە پێی زانیاریەکان حکوومەتی هەرێم هیچ بەشە نەوتێکی بۆ پارێزگای سلێمانی نەناردووە ئەو بەشە نەوتەش کە دابەش دەکرێت تەنها بڕی 30 میلیۆن لیترە و بەغداد بەڵێنی دابینکردنی داوە بە هۆیشەوە پێشبینی دەکرێت قەیرانی سوتەمەنی بێتە قەیرانێکی دیکەی وەرزی سەرمان لە سنووری پارێزگای سلێمانی چونکە سلێمانی پێویستی بە 101 میلیۆن لیتر نەوتە تا سوتەمەنی بۆ سەرجەم دانیشتوانەکەی دابین بکات بە خەزا و ناحیەکانی دەوروبەریەوە. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.